بۆ وا دەکەن بۆ وا دەبن ئیتر من فریاناکەوم ئیتر من فریاناکەوم بۆتان بگریم زۆر بەپەلا ئاوا دەبن دەنک دەنک هاتن بەرەبەرە بە هەزار و هەزارانتان خستە سەر کوێرە ڕێگەیەک کە هێندەی پێ نەچوو بوو بە جادە دەنک دەنک دەڕۆن بە ملوێنان بە دواتاندا بە پەرۆشن بە ملوێنانی ئاشق و هەر لە چەشنی خۆتان سادە ئەم کورتە شێعرە فرمێسکێکی تێگراییە بۆ هەموو ئەو ئازیزانەی کە لە دەستمانداوە لە شێعرەکانی بازگەر هاوڕێیان بەشداربوانی خۆشەویست ئێمە ئەمڕۆ لێرە کۆبووینەتەوە هەتا ڕێز بگرین لە یادی کاک ئەحمەد ئەسپەری ناسراو بە ئەحمەد گرنەڵێن ئەو تێکۆشەرەی ژیانی وەک یەکێک لە گەشترین ئەستێرەکانی ئاسمانی خەباتی ڕزگاری خوازانەی کوردستان ڕەوتی سووری کرێکار و ڕەنجدەری کوردستان و تێکۆشان بۆ دونیایەکی دوور لە هەڵاوەردن و پڕ لە یەکسانی دەدرەوشێتەوە زیاتر لە 46 ساڵ لەوەبەر لە گوندێکی دووری نەڵێن و نزیک شاری پیرانشار ئەو هێشتا لاوێکی تازە پێگەشتوو بوو تەنووری سەختی ژیان و دنیای کار و ڕەنج لەو گەنجە ئینسانێکی لێوەشاو و بەرچاوڕوونی خوڵقاندبوو بەدوای هاتنە سەرکاری جمهوری ئیسلامی و هەڵگیرسانی بزوتنەوەی هەقخوازانەی کوردستان هاوڕێ ئەحمەد کۆمەڵەی وەک ڕێبازی سیاسی و ڕێگای هەڵسوڕانی پێشمەرگانەی هەڵبژارد ئەم بژاردەیە زەینی وشیار دڵی گەورە و بەجەرگ و ئازای دەویست پێشمەرگایەتی لەو دەڤەرە سادە بوو بەڵام کۆمەڵە بوون ئاسان نەبوو ڕاوەستاوانە دەستی پێکرد ڕاوەستاوانە لە مەیداندا بوو ڕاوەستاوانەش بەجێی هشتی هاوڕێیان و بەشداربوانی خۆشەویست بەخێر بێن بۆ بەشداریتان لەم یادا لەلایەن هاوسەر و بنەماڵە و سەرجەم ئازیزانی کاک ئەحمەدەوە بەخێراتنتان دەکەم و هەروەها سەرخۆشی لە هەموو ئەو کەسانە دەکەین کە کاک ئەحمەد خۆشی دەویستن و ئەو کۆمەڵە بێ ئەژمارەی کە کاک ئەحمەدیان خۆش دەویست تۆ نامری چاوەکانم یادت بەخێر هاوڕێی ماندوو نەناس ئاڵای سووری ئامانجەکانت ئامانجە بەرزەکانی کۆمەڵەکەمان لەسەر دەستی هاوڕێکانت هەروە شەکاوەیە بەڕێزان ئەم بەرنامە و یادە لەسەر داوا و وەسیەتی کاک ئەحمەد لەلایەن کۆمەڵەوە بەڕێوە دەچێت و هەروەها لە کۆمەڵە تێوی بڵاو دەبێتەوە لە سەرەتادا بەرنامەکەمان بە سرودی ئەنتەرناسیۆناڵ دەست پێ دەکات و دواتر دەقیقەیەک بێدەنگی ڕادەگرین پاشان هاوڕێ حەمەی کەماڵی ژیاننامەی کاک ئەحمەد باز دەکات و شعرێکتان بۆ دەخوێنێتەوە دواتر هاوڕێ کاک حەسەن ڕەحمان پەنا وتارێکتان لەلایەن ڕێبەرایەتی کۆمەڵەوە پێشکەش دەکات پاشان هاوڕێ و شاعر کاک ئەحمەد بازگەر پەخشانێکی بەدەنگ بۆ ناردوین کە لێرەدا بڵاوی دەکەینەوە ئەی سەربازی ون بوو ئەی سەربازی ون بوو ئەی پێشمەرگەی بە باوەڕ پشت و پەنای من ئەی کۆڵەکەکەی کۆمەڵە ئەی سەربازی ون بوو ئەی پێشمەرگەی بە باوەڕ و پشت و پەنای من ئەی کۆڵەکەکەی کۆمەڵە
جار بەجار بیر دەکەمەوە لەم زێدەی من تۆ بڵێی خوێنی گەشی چەندەها لاوی تێدا ڕژاوە و گوڵاڵە سوورەی پێ ئاوداوە تاکو و تینیۆتیان بشکێ هێندێکیان لەگەڵ گوڵاڵە سوورەکانی ئەم شاخ و کێوانە بوون بە یەک و دیسانەکە دەبن بە ڕەگ و ڕیشە و دەڕێنەوە هێندێکیشیان بەو زام و برینانەی کە دڵۆپ خوێنی لێدەڕژا و چیاکانی پێ ئاو دەدا تاکو و ساڕێژ بوونیان هەروە خۆڕاگرانە لە بەرامبەر هەموو ئەو ئازارانەدا ڕاوەستاون و برینەکانیان لەگەڵیاندایە تاکو و دوای ماڵاوایی بەڵێ کاک ئەحمەد یەکێک لەو ئازیزانە بوو هەر لێرەدا بەم بۆنەوە دەنگی شۆڕش و بیرەوەریەکان هاوڕێ کاک حەمەی کەماڵی ژیان نامەی کاک ئەحمەدتان بۆ دەخوێنێتەوە هاوڕێ تکایە فەرموو خۆشەویستانم ئازیزان و بەڕێزان لەلایەن سیماوە زۆر بەگەرمی بە خێراتنی هەموو لایەکتان دەکەم کە ئیمڕۆ لە مەراسیمی یادبوودی کاک ئەحمەی نەمردا بەشداریتان کردووە و لە ڕێگای دوور و نزیکەوە تەشریفتان هێناوە هەروەها سەرخۆشی دەکەم لە سیما لە بنەماڵەی کاک ئەحمەد و لە هەموو دۆستان و نزیکان و ئاشنایانی کاک ئەحمەد من لە پێشدا یادنامەیەکی کورد کە لە ژیانی کاک ئەحمەد ئامادەم کردو پێشکەشتانی دەکەم دواییش شێعرێک پێشکەشی هەموو لایەکتان دەکرێت ئەمڕۆ ئێمە یاد لە ئینسانێک دەکەین و ڕێزی لێ دەگرین کە هەموو دەرد و ئازاری هاوچینەکانی سەرجەم لەودا کۆبووبووە کاک ئەحمەد هەر لە دەورانی گەنجیدا لە خەبات و مبارزە بۆ گەیشتن بە ئامانجی بەرزی سۆسیالیزم و کۆتایی هەنان بە چەوسانەوەی ئینسان بە دەستی ئینسان هەوریدا و لەو ڕێگایەدا تووشی کەم ئەندامی بوو بەڵام هیچ کات پشتی لە ڕێگاکەی نەکرد و ئەگەرچی لەم ئاخرین لانەدا لەم ئاخرین لەحظانەی ژیانیدا سەر بە هیچ جەرەیانێکی سیاسی نەبوو بەڵام هەمیشە شانازی بەڕابردووی خۆی دەکرد کە ڕێگایەکی ئینسانی بۆ ڕزگاری هاوچینەکانی لە چنگ مەینەت و مەرارەتی نظامی سەرمایەداری بوو کاک ئەحمەد ساڵی 1339 لە بنەماڵەیەکی زەحمەتکێش لە ئاوایی گرنەڵێن لە بەشی پیرانشار لەدایک بوو هێشتا زۆر مەناڵ بوو کە دایکی لەدەستدا و باوکیشی بەهۆی کاروباری حەیوانداری و ئەرکی کشت و کاڵ و ڕاگەیشتن بە باقی مەناڵەکانی سەرپەرشتی کاک ئەحمەد دەکەوێتە سەرشانی مامەکەی کە بەداخەوە ئەحمەد تا هاتنی بۆ پێشمەرگایەتی ڕووکاری مەدرسە و خوێندنی بەخۆیەوە نەبینی و سەرەتای ژیانی دەوراری مێرمناڵیەکەی بە کار و ئەرکی حەیوانداری و کشت و کاڵەوە تێپەڕ دەبێت بۆیە کاتێک تەمەنی گەنجی و بیرکردنەوە لە ژیانی خۆی و هاوتەمەنەکانی هەستی بە نابەرابەری و سەختی ژیان و زوڵم و چەوسانەوە لە دڵیدا گەرە دەستێنێت ساڵی 1357 کە شۆڕشی گەلانی ئێران دەست پێ دەکات ئەحمەد کە بۆ خۆی خاراوی کار و ڕەنجی مەینەتباری ئەو سەردەمە بوو هەموو هەوڵی خۆی دەدات کە لە جەرەیانی خۆپیشاندانەکان و ئێعترازاتی ئەو کاتدا بەشدار بێت تا سەرنجام ساڵی 1359
دەچێتە مەقڕی پێشمەرگەکانی کۆمەڵە لە شاری پیرانشار یان خانێ کە پەیوەندی بە مەقڕی کۆمەڵەوە بگرێت و ببێتە پێشمەرگەی کۆمەڵە. بەڵام بەهۆی ئەوەوە کە نایناسن داوای لێ دەکەن پەیوەندی بە مەقڕی کۆمەڵە لە میراوەی ناوچەی سەردەست بگرێت. لە میراوێ بەهۆی ئەوەوە کە مام حسێنی بیاڵۆکەیە ناسیویەتی پاش تێپەڕاندنی دەورەیەکی کوردی نظامی وەک پێشمەرگە وەردەگیرێت. ماوەیەکی زۆر نابات کە باوکی کاتێ دەزانێ ئەحمەد بۆتە پێشمەرگە بە مەبەستی گەڕانەوە و پاش گەستکردنی دەچێتە میراوێ و هەوڵێکی زۆر دەدات کە بیگەڕێنێتەوە سەر ئیش و کارەکەی پێشووی. بەڵام ئەحمەد مل بە داخوازی باوکی نادات و سەرنجام باوکی پێی دەڵێ ئێستا کە بڕیاری خۆتت داوە تکات لێ دەکەم، جارێکی تریش تکات لێ دەکەم هەتا دەتوانی زۆر جوان مێرانە تێوە چۆ وە سبەی ڕۆژ سەرشۆڕمان نەکەی. بەڕاستی هەرواشی کرد و لە تەواوی دەورانی پێشمەرگایەتیدا وەک ئینسانێکی چاو نەترس و ئازا و جێگەی بڕوا لە نێو ریزەکانی پێشمەرگەکاندا وەرەو شوێنانەی کە کاری تێدا دەکرد ناسرا بوو. یەکەمین مەئموریەتی کاک ئەحمەد پارێزگاری لە زیندانی ناوەندی کۆمەڵە لە ساڵی 1360 بوو. دواتر ساڵی 1361 پارێزگاری لە مەقڕی کۆمیتەی ناوەندی پێدەست پێدرێت کە هەرتێک ئەم مەئموریەتانە پێویستی بە قابلیەت و لێهاتووی بوو کە ئەحمەد لە هەموو ئەمانە بەهرەمەند بوو. ساڵی 1362 لە دەستەی سازمەندانی بەشەکانی نەڵێن لە پیرانشار سازمەندرا کە بە قەولی خۆی یەکێک لە خۆشترین دەورانی ژیانی سیاسی و تەشکیلاتەکەی بەحساب دەهێنا، چونکە دەیتوانی پەیوەندیەکی ئینسانی و نزیکی لەگەڵ زەحمەتکێشانی هاوچارە نووسی خۆی هەبێ و ئەوە بەڕێگەی ڕزگاری لەو مەینەتاوایەی کە نیزامی سەرمایەداری بۆی خۆڵقاندون ئاشنا بکات. ئەو بەشەش کە بۆ خودی کاک ئەحمەد دەگەڕێتەوە ئەوە بوو کە بە یارمەتی هاوڕێیانی لە ڕیزەکانی کۆمەڵەدا لەگەڵ ئارمان و بیر و باوەڕی سۆسیالیستی و بەرابەری ئینسانەکان بە تەواوی ئاشنا بوو کە تا ئاخرین ڕۆژەکانی ژیانیشی لەسەر ئەو ڕێبازە مایەوە و شانازی پێوە دەکرد. بۆ هەر مەئموریەتێکی تەشکیلاتی کە کاک ئەحمەدیان دەنارد لێزانی و کارامەی خۆی بەباشی نیشان دەدا. لە کاری ڕێکخستن و هدایەت و ئاشناکردنی خەڵکی ناوچەکانی سەردەست و خانێ بوو بە کەسێکی لەهاتوو و جێگای بڕوا بۆ هەموو لایەک. کاک ئەحمەد بێجگە لەوەی کە لە بەڕێوەبردننی ئەرکەکانی لە ناوچەکانی سەردەست و خانێ بە ئەستۆی گرتبوو بۆ مەئموریەتێکی پێشمەرگانە دەچێتە ناوچەی مەریوان کە پاشگرتنی پایگاکانی ڕەشەدێ و گۆناوێ بەدەستی پێشمەرگەکانی کۆمەڵە ڕژیم بۆ قەرەبووکردنەوەی ئەو شکستە گەورانەی کە خواردبووی هێزێکی زۆر و زەبەندی ڕەوانەی ئەو شوێنە کرد کە بەداخەوە لە کاتی پێشڕەوی پێشمەرگەکاندا کە کاک ئەحمەد یەکێک لەوان دەبێت بە سەختی بریندارە بێت کە داستانی گوێزانەوەی لە جەبهەکانی شەڕەوە بۆ شاری سلەیمانی خۆی داستانێکە کە بەڕاستی دەکرێت وەک فیلمێکی بە ئەرزش نیشان بدرێت. خۆی دەیگەڕایەوە دەیوت کە تا چڕادا ئەو هاوڕێیانەی کە ئەویان لە منتەقەی شەڕەکە دوور خستۆتەوە و چەند شەو ڕۆژ بەڕێگاوە بوون تا بیگەیەنە شاری سلەیمانی لەگەڵ چ گیر و گرفت و مشکلاتێک بەرەو ڕووبوون و ئەو کاتەش کە دەگەنە مەقسەد کادری پزیشکی کۆمەڵە بە دوکتور و پزیشکیارانەوە تا چڕادە هەوڵیان داوە کە لە مەرگ نەجاتی بدەن. پاشەوەی کە کاری دەرمانی و نەجاتدانی لە مەرگ لە کوردستان بەسەرکەوتوویەوە جێبەجێ دەکرێت ڕەوانەی دەرەوەی وڵات دەبێت و لە وڵاتی سوئیددا نیشتەجێ بێت.
لێرەش هەموو ئەو کارانەی کە سەبارەت بە برینداریەکەی پێویست دەبێت بۆی ئەنجام دەدەن. کاک ئەحمەد ئەگەرچی معالجاتی پزیشکیەکەی بەسەرکەوتوویەوە جێبەجێ دەکرێت بەڵام تا ئاخرین ڕۆژەکانی ژیانی هیچ کات لە ئێش و ئازاری ئەو برینەی کە لە نوخائی درابوو ڕزگاری نەهات، بەڵام هەمیشە بە ڕۆحیەیەکی بەرزەوە تەحەمولی دەکرد. پاش چاکبوونەوەی و هەستانە سەرپێ دیسان لەم بە 6 لە ژیانیدا وەک هەمیشە بۆ بەڕێچوونی ژیانی خۆی تێدەکۆشێ و دەست دەکات بەکار و لە بەشی کەم ئەندامانی سوئێدیانی بەواتەی ئێرە سامهاڵ دەست بەکار دەکات و بە ڕەنج و کاری شان و باهۆی خۆی ژیانێکی سەربەرزانە تا ئاخرین ڕۆژەکانی ژیانی دەستەبەر دەکات. کاک ئەحمەد ساڵی 2012 لەگەڵ سیما کە لە شاری نەغەدە دەژیا لە ڕێگەی دۆستانیەوە ئاشنا دەبێت و سەرنجام ساڵی 2013 پەیمانی پێکەوە ژیان دەبەستێت. سیما کاتێک باز لە تایبەتمەندیەکانی ئەحمەد دەکات دەڵێ کاتێک کە من هاتمە ئێرە هەر لە یەکەمین ڕۆژی ژیانی هاوبەشمانەوە هەستم بەوە کرد بە پێچەوانەی ئەوەی کە لە وڵاتی خۆماندا دەمدیت من وەک کەسێکی ژێر دەستە چاو لێ ناکرێم، بەڵکە ئەحمەد وەک مافێکی بەرامبەر لەگەڵ خۆی هەڵسوکەوتی لەگەڵ دەکردم و لە هەموو بڕیارەکانی ژیانمەندا نەزەر و بیر و بۆچوونی منی وەک ئەسڵێک چاو لێ دەکرد و بە شێوەیەکی ئینسانی لەگەڵم دەجوڵایەوە. ئەوە بۆ منێکی چاو گوێ بەستراو یا چاو گوێ نەکراو لەم وڵاتە گەورەترین ئیمکانێک بوو کە کەرامەتی ئینسانی خۆم تێدا بناسمەوە. سیما ساڵی 2020 لە کاتی نەخۆشی کۆرۆنادا کە کەس هاتوچۆی ماڵی کەسی نەدەکرد لە ناکاو و بەهۆیەکی نادیارەوە تووشی خوێنڕێژی مەغزی دەبێت کە پاش چەند ڕۆژ مانەوە لە بیمارستان کاتێک کە دەگەڕێتەوە ماڵ، ئەحمەد کە بۆ خۆی هەمیشە ئێش و ئازاری هەبوو و پەرستاری لێ دەکات و بە نیشاندانی خۆشەویستی و عەشقێک کە بە ژیانی هەبوو دڵداری دەداتەوە. نیوەڕۆیان کە لە کار دەگەڕایەوە دەردی خۆی لەبیر دەچووەوە بۆ ئەوەی بە من ڕۆحیە بدات. بە ماشێن هەموو جێگایەکی خۆشی ئەم شارەی دەبردم کە من ئەو دەورانە سەد ڕای نەخۆشیەکەم بە خۆشترین دەورانی ژیانمی دەژمێرم. 2 ساڵ دوای نەخۆشیەکەی من بەداخەوە ئەحمەد ئەو نەخۆشیە لە چار نەهاتوو پێوەی لکا کە ئەمجار نۆرەی من بوو کە بتوانم چاکەی ئەو هەموو خۆشەویستیەی کە دەرخەت بە من کردبووی بدەمەوە. بۆیە ناچار بووم دەست لە کار بکێشمەوە و هەموو هێز و توانای خۆم بەکار بەرم بۆ ئەوەی بتوانم نەک هەر ئێش و ئازاری بریندار بوونەکەی بەڵکو ئەمجار ئێش و ئازاری شێر پەنجەکەشی کە ڕۆژ لەگەڵ ڕۆژ زیاتر تەشەنەی دەکرد کە بکەمەوە کە بەداخەوە ئەو لەو نەخۆشیە ڕزگاری نەهات. ئەحمەد بۆ من نەتەنیا هاوسەرێکی مێهرەبان بوو، بەڵکە دەتوانم بڵێم مامۆستایەکی بەنرخم بوو کە دەرسی ژیان و خۆشەویستی بە من دەدا. بەڵام بەداخەوە ساڵانێکی زۆر کەم لە وجودی مێهرەبانیەکەی ئەو بەهرەمەند بووم. عەشق و خۆشەویستیەک کە ئەو لە دڵ و دەرونی مندا چاندی نەک هەر لە بیرم ناچێت، بەڵکو هەوڵ دەدەم زیندوو ڕای بگرم و لە بیری نەبم. لە تەواوی ئەو ماوەیەدا کە من بەهۆی پارێزگاری لە ئەحمەد کارەکەم لە دەستدا بوو پێی دەوتم کە بە خاتری ئەو لە ماڵ نەمێنمەوە، بەڵکو بە شوێن کاردا بچم کە زۆر جار خۆمم کە ڕازی نەدەکرا. بەڵام بەداخەوە ئەو نەخۆشیە دەستی لەسەر هەڵ نەگرت و خەم و پەژارەیەکی خوریشی بۆ من بەجێهێشت. ئەو برینەی کە بە مەرگی ئەحمەد لە دڵ و دەرونی مندا پێکات
ئەگەرکی هیچ کات ساڕێژ نابێت چونکە عەزیزترین و خۆشەویستترین کەس وە پشتیوانم بوو لە دەستم داوە. خۆشەویستی ئەحمەد هەتایە لە دڵمدا ڕادەگرم چونکو لە ماوەی ئەم 10 ساڵەدا کە لەگەڵ ئەو ژیاوم زۆر دەرسی ئینسانی فێر بووم کە هیوادارم بتوانم لە هەموو ژیانمدا بەرز و بەنرخ ڕای بگرم. جارێکی تر من لێرە بەگەرمی سەرخۆشی دەکەم لە سیما، سەرخۆشی دەکەم لە هەموو بنەماڵەی کاک ئەحمەد و لە هەموو ئەو کەسانەی کە دۆست و نزیکی کاک ئەحمەد بوون. من نابێ فەرامۆشی بکەم لێرەدا کە لە توولی ئەم 1-2 مانگەی ئەخیردا هاوڕێیان شیوا ساڵحی شنۆ ساڵحی ببوورن، شنۆ ساڵحی، شنۆ بەهرامی، سارا شا محەممەدی، زانیار شۆڕش و سەراحی کەماڵی لەو پەڕی فیداکاریدا بە دەوری ئەحمەدەوە بوون، دڵداریان دەداوە، یارمەتیان دەکرد و لە واقعدا ساڕێژکەری خەمەکانی و ساڕێژکەری برینەکەی بوون. من جارێکی تر سپاس لە هەمووانە و سپاس لە هەموو ئەو کەسانە دەکەم کە لە توولی ئەم ماوەیەدا بەدەم ئەحمەدەوە بوون و یاریدەدەری ئەحمەد بوون. من بۆ یادی کاک ئەحمەد شێعرێکم لە شێعری شاعیران هەڵبژاردووە کە لێرەدا پێشکەشداری دەکەم. کامە کەلام ژانی دڵی ئێوە تەسکین دەدا تا بەگەروی هەموو جیهان هاواری بکەم. لە کامە ماڵ لە نێو کامە چوار دیواری دانە ڕووخاو کام گۆڕستانی شارودێ پرسەی ئازیزانە گەڕن. هەتا باخی سەوزی یادی ئازیزانم بنێمە کۆڵ و بێمە ئەوێ. شاری وێران هەر گەڕەکەی تابوتێکە، شاری وێران هەر گەڕەکەی تابوتێکە، کێ ئەتوانێ بینێتە سەر شان و کۆڵی، هەتا منیش دەستی دەمێ. بۆ دڵخۆشی دانەوەتان گوڵی ژاکاوی کام گوڵدان، بە مزگێنی کام بەهار گەشتکەمەوە. بۆ دڵخۆشی دانەوەتان گوڵی ژاکاوی کام گوڵدان، بە مزگێنی کامە بەهار گەشتکەمەوە. بێنم خەمی بڵێم خەمی ئاخرتان بێ. هەموو ساڵێ و هەموو ڕۆژێ وەک قەقنەس لە نێو سووتەی خۆڵەمێشی خۆمانەوە دەنگ هەڵدێنین. هەموو ساڵێک و هەموو ڕۆژێ وەکو قەقنەس لە نێو سووتوی خۆڵەمێشی خۆمانەوە دەنگ هەڵدێنین. دنیا بۆچی ئاگر ناگرێ هەتا لە نێو بڵێسەیدا ئەمجار ئینسانێکی دیکە سەر هەڵبێنێ. بۆ پەنایەک ئەگەڕێین تا خۆ لە گەرماوی خۆرەتاو و لە بارانی بێبەرەکەت حەشار بدەین. دنیا هەمووی ئەڵەی ماڵێکی بێبانە، ژیانی ئێمە ناگرێتە خۆی هەتا کاتێک لە باوەشی مەرگا بژین. ئەگەر لەشمان هێندە برینی پێوە بێ نەزانین کام لامان دێشێ، ئەگەر سەرمان هێندەی کاسی بێهێزی بێ خۆمان پێناگیرێ، ئەگەر دڵمان هێندەی پڕی پەژارە بێ جێی نەفرەتی نەبێتەوە، ئەمەش خەمی ئاخر نابێ. هەموو ساڵێ و هەموو ڕۆژێ وەکو قەقنەس لە نێو سووتوی خۆڵەمێشی خۆمانەوە دەنگ هەڵدێنین. دنیا بۆچی ئاگر ناگرێ هەتا لە نێو بڵێسەیدا ئەمجار ئینسانێکی تر سەر هەڵبێنێ. سپاسی هەموو لایەکتان دەکەم. سڵاو و ڕێز لە هەموو لایەکی، هەمووتان زۆر زۆر بەخێرن، شەریکی غەمم بووم هەمووتان لەو وەختە ناخۆشیدا. بەڕاستی بە ئەندازەی ئەو دنیای تەشەکورتان لێ دەکەم. ئەنگۆ هەموو ڕەفیقی ئەحمەدی بوون، ئەنگۆ هەموو دۆستی ئەحمەدی بوون، دەبی سەرخۆشی من لە تەکتەکی گۆڵ کردێ. بەڕاستی بەخێرن، زۆر زۆر بەخێرن، سەر چاوم سەر گلێنەی چاوم زۆر زۆر زەحمەت چێشە. زۆر زۆر مەمنونم لە هەموو لایەکی. بەڕاستی ئەو دۆستانە ئەو ئەزیزانە کاک سولەیمان، کاک ئاکۆ، زانیار، شۆڕش، کاک سەلا، بەڕاستی زۆر زۆریان زەحمەت دەگەڵەمە چێشە.
بەڕاستی زۆر بەمناوە ماندوو بوون زۆر بەقەت ئەو دنیای تەشەکوریان لێ دەکەم نازانم بە چ زمانێکی تەشەکوریان لێ بکەم بەڕاستی زمانی من قاسرە لەوەی کەم تەشەکور لەوان بکەم زۆر بەخێرە سەر و سەر چاوم من لەگەڵ فرمێسکی گەش هاتم پەژارم هەڵوەران بوو بەڕیحانە ڕەش و بۆم هاتە نێو گوڵدانەوە خوێنی دڵ بۆنی غوباری ڕێی غەریبی لێ دەهات چەشنی ئاسک چونکە وێڵ بوو بەو دەر و دەشتانەوە ئێستاش داوا لە بەڕێز هاوڕێ کاک حەسەن ڕەحمان پەنا دەکەم تشریفیان فەرمون بۆ پێشکەشکردنی وتارەکەیان تکای زۆر بەڕێز و خۆشەویست سیماخانی عەزیز ئامادەبووان و هاوڕێیانی بەڕێز سڵاوی گەرمتان پێشکەش بێت هەموو لایەکان بەخێر بێن لەلایەن هەموو ڕیزەکانی کۆمەڵە و تەشکیلاتی دەرەوەی حیزبی کۆمۆنیستی ئێران سەرخۆشی گەرممان پێشکەش بە سیماخانم پێشکەش بە ئێوە پێشکەش بە بنەماڵی بەڕێزیەکە پێم خۆشە سەرەتا لەڕاستیدا ستایشی سیماخانم بکەین کەسێکە چ لە قسەکانی کاک محەممەددا لە یادنامەکەدا بوو چ لەو خاترە و بیرەوەریانەیشی کە ئەو ماوەیە زۆرێک لە ئێمە بیستومانە سیماخانم بە معنای واقعی تەمەنی کاک ئەحمەدی درێژ کردەوە لەو ماوەی کە بەیەکەوە بووین لەو پەڕی فیداکاری لەو پەڕی دڵسۆزی لەو پەڕی لە خۆبردوویی تەنیا هاوسەر نەبوو پەرستار بوو بە معنایەک دایک بوو خوشک بوو هاوسەر بوو هەموو شتێک بوو بۆ کاک ئەحمەد و بە دڵنیاییەوە ئەگەر سیماخانم نەبوایە کاک ئەحمەد زۆر زووتر لەوە کۆڕی ئێمەی بەجێ هێشت و ماڵاوایی کردبوو بەڵام سیماخانم تەمەنی درێژ کردەوە نمونەی زۆر بێت کەسێکی ئاوا جێگای ستایشە جێگای قەدردانیە لەگەڵ پێشمەرگەیەکە کە بەشێکی زۆری جسمی لەدەستدا بوو نخاعی لەدەستدا بوو و لە وەزعێکی زۆر دژوارە ژیانی دەکرد ئەو کەسەی کە ئاگای لێبوو 24 ساعتە ئەم خۆشەویستەمان بوو بۆیە لەلایەن هەمومانەوە قەدردانی ستایش یەکەین و سەری ڕێز و نەوازش بۆ هەموو زەحمەتەکانی دانەوێن کاک ئەحمەد یەکێک لە هەزاران تێکۆشەرێک بوو کە بزوتنەوەی شۆڕەشگەڕانەی کوردستان لەسەر دەستی ئەوان چ لە پێشمەرگایەتیە چ لە خەباتی جەماوەریە چ لە خەباتی کرێکاریە چ لەو هەنگاوانەی کە نێردرا و نەهایەتەن شۆڕەشی ژینای تێدا لەدایک بوو دەوری گێڕا کاک ئەحمەد و کاک ئەحمەدەکان کەم نین هەر لێرە لەو کۆڕەی ئێمەدا کۆمەڵێک تێکۆشەری ترکە ئەندامی جەستەیان لەدەستداوە کەم نین ئەو کەسانەی کە لە شوێنە جۆراوجۆرەکانە لە ئوروپایە لە ناوخۆی وڵاتە بە هەزاران کەس کە نەهایەتی فداکاری و قارەمانەتیان کردووە بۆ سەرخستنی حرەکەتێک بۆ ڕێبازێک و بزوتنەوەی شۆڕەشگەڕانەیان تاکوونی ئێستا هێناوە کاک ئەحمەد یەکێک لەو ئینسانە تێکۆشەر و زەحمەتکێشانە بووە کە لە منتەقەیەکەوە سەری هەڵدا کە خلافی جەرەیان بوو تێدا منتەقەیەک بوو کە زۆرتر جێگا پێگەی جەرەیانێکی وەکو حیزبی دموکرات بوو هەمومان دەزانین لە یادنامەکەیشیدا کاک محەممەد باسی کرد لەو منتەقەوە هاتووە لە دەورانی پێشمەرگایەتیدا سەختترین دەورانی تێپەڕ کرد و بە معنایەک ڕەچەشپێن بوو سەختترین ڕۆژەکانی پێشمەرگایەتی کە ساڵەکانی 60 کاک ئەحمەد و کاک ئەحمەدەکان بە سەربەرزیەوە مێژوویەکیان فولقان کە ئێستەیش هەم خەڵکی کوردستان هەم ئەو ڕەوتەی کە کۆمەڵەیەکی خەباتکاری فیداکاری سۆسیالیستە شانازی پێواکات حرەکەتێکە ڕەنگدانەوەکەیمان
دوێنێکە لە سنەی قارەمانە بینی وەختێکە سرودەکان دروشمەکان بۆ تێکۆشەرێک بۆ فیداکارێک بۆ ڕۆڵەیەکی تازە پێگەیشتوو بەڵام ماندووی نەناس گەنجێک کە بەو پەڕی لە خۆبردوویەوە لە دیفاع لە ژینگاکات کە تاوانباران ئەی سووتێنن بە سەرمانە بەڵام گیانی لە پێناویدا بەختەکات بە هەزاران کەس قەدریان لێگردوێنێکە و ئەو ڕۆکە هەر ئێستا هەر ئەم لە حزەیە هاوکات لەگەڵ ئێمە لە سنەی خۆڕاگرت بە دەیان هەزار کەس لە سەرخۆشی کاک حەمیدی مرادیدا بەشدارن ڕێزی لێگرن قەدردانی لێکەن و هەر دوێنێکە وتراکە لە سرودەکانە لە شیعرەکانە لە دەنگ هەڵبڕینەکانە کە ئەم تێکۆشەرانە درێژە دەری ڕەوتێکن کە ئەمڕۆکە هەمومان دەبێت شانازی بەو حرەکەتەوە بکەین کە لەو کۆمەڵگایەدا هەیە لەو بزوتنەوەیدا هەیە کاک ئەحمەد و کاک ئەحمەدەکان ئەو ڕێگایان خۆش کرد ئەو ڕێگایان بڕێ کاک ئەحمەد ئینسانێکی زەحمەتکێش بووە کاک ئەحمەد سەوادی نەبوو هەمومان دەزانین کە کۆمەڵە ساڵی 48 لە مەحفەلێکی ڕووناکبیری زانکۆکان دروست بوو دوای چەندانە مەحفەلی دیکە هەمووی ڕووناکبیر بوون لە 57 تا لە ڕووداوێکی گەورەی کۆمەڵایەتی کاتە پێشەوە هەم کۆمەڵە هەم تێکۆشەرانێکە کۆمەڵەیان بەرەو پێش برد لە ڕاستیدا لە دوو بەش بوو بەشێکی ئەو بەشە ڕووناکبیر و گوڵی سەرتۆپی ڕووناکبیرانی کوردستان بوون بە دکتوری بە مهندسی بە خوێندکاری بە معلمی بە هەمووی ئەوانە و بەشێکی بەرچاوتری ئەو کۆمەڵە کرێکار و زەحمەتکێش و هەژارە بوو کە بەردی بناغەی کۆمەڵە لەسەر شانی ئەوان لەواقع ئەوان بوون کە کۆمەڵەیان کرد بەو هێزە ئیجتیماعیە هەر هێزێکی ئیجتیماعی لە ناو کۆمەڵگادا لەسەر ئەساسی هەژار و زەحمەتکێشەکە ئیجتیماعی دەبێتەوە و ئەوە کۆمەڵەی کردبەوە کە لە ماوەیەکی کورتە دوو جەرەیان لە کوردستانە باز دەکران کۆمەڵە و دێموکرات ئەگەر لە دەرەوەی کوردستان مەسەلەن چریکەکان و مجاهدین بەناوبانگ بوون بەڵام لە کوردستان ئەم دوو جەرەیانە بوون جەرەیانێکیان کۆن بوو 26 ساڵ سابقەی خەباتی بوو کۆماری مەهاباتی دروست کرد و ئەزمونێکی زۆرتری بوو لە کادر و لە تەجربە و لە هەمووی ئەوانە بەڵام ئەم جەرەیانە تازە و نوێ خوازە هەم لە باری فکر هەم لە باری بیر و باوەڕ هەم لە ئەوانە بوو بە هۆکاری ئەوەی کە کرێکار و زەحمەتکێش و هەژاری کوردستان لە دەوری کۆبێتەوە و ئەو جێگا و پێگایە پەیدا بکات کە ئەمڕۆکە بە دەیان و سەدان هەزار کەس شانازی دەکەن لە ڕیزەکانی دابوون سەر ڕاهە جیاوازەیەکیش کە لە فکرا لە بیر و باوەڕە لە ڕێکخراوەکانی دروست بوو بێت کە ئەوە هەیە کاک ئەحمەدێکی لەو کەسانە بوو کە لە خوڵقاندنی ئەو نێژوەدا دوزی ئەو هەزاران کەسە بوو کە دەوری ژێرا دوزی ئەو پێشبەرگە قارەمانانە بوو وەختێکە گوێ لە قسەکانی دەگریت کە لەو کڵاپاوسەیە هاوڕێیان بۆیان گرت کاتێک بریندار دەبێت بەجێ دێ پی دەڵێن دەبێت لەم بندارەدا بمێنیتەوە هەتا وەکوونە دێنەوە شەو بۆ لات داوا دەکات دەڵێت چەکەکەم لادانێن دڵیان نایە چەکەکە دانێن دەڵێن ئەحمەد گۆزی جسمی خراپە لەوانەیە خۆی بکوژێ دەڵێ لە چ دۆلخورەیەکە من خۆم ڕاگرت تاکوونێ شەو هات و هاوڕێیانم هاتەوە نیان هێنام و داستانەکانی تری کە دێتوەوە دوای ئەوە دێتە دەرەوە لە دەرەوەیش کاک ئەحمەد هەر ئەو کاک ئەحمەدەیە کە ڕۆژی ئەوە ئیرادە دەکات بچێ بە گشت دەسەڵاتێکی زاڵمە لێرەش ئیرادە دەکات بەسەر پای خۆی ڕابوەستێت دەتوانێت ئیمکاناتی ئەو وڵاتی استفادە بکات دەتوانی بەرد لەسەر بەردانەنێ هیچ کارێک نەکات بەڵام وەک ئینسانێکی خاراوی دایکبووی ڕەنج و کار لێرەش بە ڕەنج و بە زەحمەتەکانی خۆی دەژی بۆیە کاک ئەحمەد یەکێک لەو کەسانە بوو کە بەڕاستی بۆ هەمومان جێگای شانازیە و ئاخرین ڕۆژەکانی ماڵاوایی کردنیشی هەر بەسێت دەکات کە لە ئاڵای کۆمەڵەیەوە پێچن بەسێت دەکات لەسەر قەبرەکەی ئەوەی تێدا بێت وەفادار بە ئارمانێکە لە پێناویدا فیداکاری کرد زەحمەتی کێشا ماندوو بوو و لە پێناویشیدا گیانی بەخت کرد هەموو قەرزداری کاک ئەحمەد و کاک ئەحمەدەکانی بەداخەوە ئەم ڕەوتەی ئێمە هەروە ئیدامەی هەیە زۆر جار دەڵێن هیوادارین ئەمە دوا کۆڕمان بێت کە لە مەرجی عەزیزێک کۆ بینەوە ئەوە لە ماوەی دوو هەفتەی ڕابردوودا دوودا نەخۆشەویستمان لەدەستدا کە کاک جەعفەری عەزیمی باوکی گیان بەخت کردوویە تێکۆشەرێکی بێناو و نیشان بەڵام گەورە بەڵام ئینسانێکی فیداکار لە خۆبردوو دڵسۆز کە چەندین منداڵی لە نەبوونی هاوسەرەکەیە کە دادەڕەخشەندە پێشمەرگە بوو گەورە کرد بەخێو کرد
و بەداخەوە ئەو خۆشەویستانە دانەدانە بەجێمان دێڵن و یادیان بەرز و بەڕێز بێت و یادیان بە خۆشەویستی دەکەین. سیما خانم دەیگێڕایەوە لە ئاخرین لەحزەکانە کاک ئەحمەد چۆن سپاسگوزاری لێ کردووە، دەستی ماچە کرد، ڕوومەتی ماچە کرد، دەڵێ من ڕفێقەکان لەوێ بوون خزاوەتم پێوە دەچێشا کە ئەحمەد ئاوای دەکرد، بەڵام ئەوە قەدردانی ئینسانێکی دڵسۆز، ئینسانێکی وەفادار، ئینسانێکی بەبیر و باوەڕە کە چۆن لە ئاخرین لەحزەکانیشە ستایشی کەسێک دەکات کە زەحمەتی پێوە کێشاوە، پێوەی ماندوو بووە و هەر لێرەشەوە ئێمە ستایشی دووبارەی سیما خانم دەکەین و سەرخۆشی لێکەین و لە هیچ ڕێگایەکی کەمان نییە کە ئێمە بڵێ کاک ئەحمەدی خۆشەویست تەنیا قەدردانی لە ئەحمەد و ئەحمەدەکان درێژە پێدانی ڕێگایەنە، بەرز ڕاگرتنی ئامانجیانە، ئامانجێکە بۆی بریندار بوو، ئامانجێکە بۆی ئاوارە بوو، ئامانجێکە دەربەدەری بۆ کێشا. گەورەترین ستایش، گەورەترین ڕێزگرتن لەو ئینسانە تێکۆشەرە و تێکۆشەرانی ئاوا خەت درێژە پێدان بەو ڕێگایەیە کە ئەوان قارەمانەتیان بۆ کرد و فیداکاریان بۆ کرد. دووبارە سەرخۆشی لە سیما خانم لە هەمووی ئێوە خۆشەویستانێکە لە ڕێگای دوور و نزیکەوە هاتوون و لێرە بەشدار بوون لە بنەماڵەی بەڕێزی زۆر جار دەڵێن هیوادارین ئەمە دوا کۆبوونەوەی ئاوامان لە دەوری یەک بێت. ئەحمەد زۆر ئومێدەوار بوو بەوەی کە گەڕێتەوە ئێران، زۆر دڵی بە شۆڕەشیژی ناخۆش بوو. من لە کوردستانەوە چەند جار قسەم لەگەڵ کرد، باوە کەس برین و ئازارەکانی لەبیر نەبوو، زۆرتر پرسیاری ڕفێقەکانی و ئەوێ و کەی دەگەڕێنەوە چی دەبێت و ئەوانە بوو. هیوادارین دوا ناخۆشی هەموو لایەکمان بێت و لە گۆڕنانی کۆماری ئیسلامی ئەو ئاوات و ئارەزووی کاک ئەحمەد و هەموومانەکە وەدی بێت. زۆر سپاس و بۆ هەموو لایەک. زۆر سپاس هەوڵ. مەرگی ئێوە ئەی ئەزیزان، مەرگی ئێوە ئەی ئەزیزان بۆ مەلەرزەی شەقڵی ژین، خەمپەژێنن خەوڕەوێنن وەک هەوێنی ڕاپەڕین. ئێوە هێزن پڕ لە ڕێزن جوانە مەرگانی ئەوین. ئێوە ئەی لوتکەی نەوەستان شارەزای ڕێگا بڕین. بەڕێزان ئێستاش پەخشانێکی هاوڕێی شاعر کاک ئەحمەد بازگەر کە بە دەنگ بۆی نردوین لێرەدا بڵاوی دەکەینەوە. گرتنەڵێن و بێ جوان چاکەکەی گرتنەڵێن و بێباکەکەی بردی شاخان، بەڵپاکەکەی ڕەوکی سوور و شیرینترین میوەی باخان. سڵاو دەوێ ئەی هەڤاڵی ڕێگە سەختەکەی بەردەمان، ڕێسکەی هەوراز و هەڵدێر و سارد و شەختەکەی بەردەمان. سڵاو لێبێ پێشمەرگەکەی زۆرمەند و ئارام و مەتین، سڵاو لێبێ بەزەرگەکەی فێرە وەک خۆت بەرزە فڕین. سوورەگوڵێکی بۆم خۆش بووی تۆ لەسەر بەردێکی ڕەق ڕوای، مەحکەم هاتی و مەحکەم ڕۆی لە کوورەی خەباتە سوای. لە هیچەوە دەستە پێکرد بەڵام خەرمانێکت خەمڵاند، بۆ بنیادنانی تازەکان کۆنەکانت هەموو ڕووخاند. مژدەی جیهانێکت پێبوو بۆ مەڵبەندە لە خەو دەچوو، چاوی ئێگزار تیژی دەویست نەدەبینرا و لە شەو دەچوو. جێگەی سەرسوڕمانەکە تۆ هەر خۆ ڕسک و بێسەرچاوە، وەها ژیر و بەرچاو ڕوون و بێڕاڕایی و چاو کراوە. مل ڕێگەیەکت گرتەبەر مژدەی نان و ژینی پێبوو، خۆشی گشتی بۆ هەمووان و دنیای بێپەرژینی پێبوو. لەو ساوت جێپەنجەی تۆی پێوە دیارە ئەو لایەنەی کە زۆر جوانە،
ئەوەی ئەو سەردەم بڤەبوو ئێستا هەموو کەس لێی دەدوێ ئەوەی ئەو سەردەم مەحاڵ بوو ئێستا لە دێمیش دەپشکوێ دەستکەوتی ئاسایی ئەمڕۆ لەو سەردەمدا هەر ئارەزوون خوریاکانی ئەو دەم ئێستا ڕاستیەکانی هێڵی مێژوون زۆرتر لەوەی توانێت کردت ئەی لاوە گوندەکەی نەڵێن چیژ و کوڕی ئەوێ ئەمڕۆ لەگەڵ ئەم شێعرەی من دەڵێن ئەو دەورانە گرتنەڵێمان ئاوایەکی بێنیشانە بەڵام ئێستا لە سای تۆدا ناسراوی گشت کوردستانە ئەی ئاوێنە بێگرد و خۆشەویستەکە ئەی ئاوێنە بێگرد و خۆشەویستەکە ئێستا هەموو فکر و خەیاڵم ئەوەیە لە کامە شوێن هەڵت بگرم کە لە بارانی فرمێسک و تینی هەناسەی بەگڕم بتپارێزم هەتا هەروا ڕون و زوڵاڵ دارستان و دەریا و لوتکەی ورەی خۆت بنوێنی پێ لەسەر عەرز سەربڵیند و بێپشودان دێمەوە پێ لەسەر عەرز سەربڵیند و بێپشودان دێمەوە ڕووبەڕوو تۆ ئەی وڵاتم ئەی کوردستان دێمەوە دەستکەنەی عەتری چیاکان باوەشی سەرڕێژ لە بۆنی سوێسنە و بۆنی جاترە و بۆنی شاخان دێمەوە فەخرە بۆ من قین و بوغزی دوشمنانی باوەڕم وەک ئەوانی لێ نەکردوم هەروە ئینسان دێمەوە ئەی ئەو کەسەی تا دوا هەناسا بڵێسەی گەشی شۆڕش لە دڵا نگای ڕوونی ئومێد و وەفا لە چاواندا وەک خەباتکارێکی قاڵبووی شۆڕشی چەوساوەکان عاشقانە بە بەڵێنت وەفادار بوویت ئەگەرچی بە جەستە زامدار بووی هەموو ژیانت لێوا و لێوی ڕەنج و ئازار و مەینەت بوو بەڵام هیچ کات ڕێگەت نەدا ئەو زام و ڕەنج و مەینەتی ژیانە ئامانجە ئینسانیەکەت بریندارکەن نەچێوشەق نەویلچەر نەداخی جەفا نەیانتوانی ڕووخۆشی و خۆشەویستی هاوڕێیانت لە چاوان و نیگای شیرینت بتۆرێنن نەیانتوانی قامەتی ڕاستی وەکو کێوت کە بەڕەنج و جەسارەت و فیداکاری لە مەکتەبەکەی کۆمەڵەدا پەروەردە و قاڵ ببوو بچەمێنن هەزاران جار یادت بەخێر لەلایەن هاوڕێ محەممەدی قادری هاڵدێر زۆر سپاسی هەموو لایەکتان دەکەین لەلایەن کومیتەی بەڕێوەبەری ئەم یادەوە زۆر سپاستان دەکەین بۆ ماندووبوونتان زەحمەتتان کێشا لە ڕێگای دوور و نزیکەوە تەشریفتان هێنا ئێرە هیوادارم خەمەکانمان کەمتر بێ و بە ئازادی
لە شوێنێکی تردا یەکتر ببینینەوە هەر بژین بۆمان و سەرکەوتون